75 ساڵ بەسەر ژیان ئاوایی شاعری گەورەی کورد پیرەمێرد کە هەم شاعیر هەم نیشتیمان پەروەر هەم نووسەر هەم ڕۆژنەمەوان تێپەڕ دەبێت. تۆفیق محمود هەمزە ناسراو بە پیرەمێردی شاعیر ناوێکی ئاشنا و دیارە لەناو ئەدەبیاتی کوردیدا دەکرێت بوترێت کوردێک نییە لە قۆناغێکی ژیانیدا بەردێڕێکی پیرەمێرد نەکەوت بێت. لە ساڵی 1960 لە شاری سلێمانی لەدایک بووە لە حوجرەدا دەرسی دینی و شعرەکانی شاعرانی پێش سەردەمی خۆی خوێندووە. لە تەمەنی 15 ساڵیدا لە فەرمانگەی تۆماری سلێمانی نفوس دەبێتە کاتب و دواتریش بە هەمان پیشە لە دادگای سلێمانی دەست بەکار دەبێت و دوای ساڵێکیش دەبێتە فەرمانبەری زەویوزار و مڵکی میری لە هەڵەبجا. لە تەمەنی 32 ساڵیدا بڕوانامەی حقوقی وەرگرت و بۆتە بەک. پیرەمێرد خاوەنی ئیمتیازی ڕۆژنامەی کورد تەعاون و تەرەقی غەتەسی بووە کە بە دوو زمانی کوردی و تورکی لە ئەستەنبوڵ دەرچووە لە 9 تشرینی دووەمی 1970 تاوەکو حوزەیرانی 1909 بەردەوام بووە. هاوکات ڕۆژنامەی ڕسملی کاتب لە ئەستەنبوڵ دەرچووە. خاوەنی ئیمتیاز حاجی تۆفیق باک پیرەمێردی شاعیر بوو ڕۆژنامەی مسەور محیت کە پیرەمێرد لەگەڵ فایق سەبری باک دەری دەکرد. لەلایەکی دیکەشەوە ڕۆژنامەی ژین کە پیرەمێرد لە سلێمانی چاپی دەکرد وەک درێژکراوێکی ڕۆژنامەی ژیان بەڵام دواتر لەبەر بارودۆخی سیاسی ئەو وەختا لە ساڵی 1926دا شارەوانی سلێمانی ناوی ڕۆژنامەکەی گۆڕی بۆ ژیان و لە ساڵی 1932 پیرەمێرد ڕاستەوخۆ کرا بە سەرۆکی بەڕێوەبردنی ڕۆژنامەی ژیان و توانی شێواز و بابەتەکانی ناو ڕۆژنامەکە بگۆڕێت. ڕۆژنامەی ژین یەکەم ژماری لە ساڵی 1939 دەرکرد و تا کۆچی دوایی کرد لە 1950 بەردەوام بوو. دوای کۆچی دوایی پیرەمێردیش جەمیل سایب و نوری ئەمین بەگو گۆران و ئەحمەد زرنگ بەردەوام بوون تا ساڵی 1963 تا گەیاندیانە ژمارە کۆتاییەکەی 1940دا. لەلایەنی هونەری و شعریشەوە پیرەمێرد خاوەنی ئەم بەرهەمانەیە. ساڵی 1935 دوانزە سواری مەریوان، 1942 محمود ئاغایشی وەکاڵ، 1947 گاڵتە و گام، 1936 داستانی مەموزین. پەندەکانی پیرەمێرد کە بریتیە لە 6448 پەند. 1942 کەمانچەژەن وەرگێڕانی لە تورکیەوە بۆ کردووە. 1935 دیوانی مەولەوی لە دووبەرێکدا چاپ کردووە بە ناوی ئەسڵ و ڕۆح. ئەسڵ بەرگی یەکەمی دیوانەکە بوو بە شێوەزاری هەورامی ڕۆح وەتا ڕۆحی مەولەوی. بەرگی دووەم بوو کە بریتی بوو لەو دەقە سۆرانیەی پیرەمێرد ئامادەی کردهبوو. ئەمە جگە لە ساختکردنەوەی دیوانەکانی بێسارانی وەلی دێوانە و دیوانی مەولانە خالیدی نەقشبەندیشی بەڵقال لە ڕۆژنامەی ژیندا بڵاو کردوێتەوە. پیرەمێرد لە ساڵی 1950 75 ساڵ بەر لە ئێستا لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا کۆچی دوای کرد. بێگومان وەکو تۆش ئاماژە پێەیە ئەو شاعیرێکی زۆر نەمەر بوو و چەندین بەرهەمی تایبەتی هەیە بەڵام بەندێکی هەیە کە لە ناو کوردی خۆمانە زۆر بەکاری ئەهێنین. ڕەوەند دڵنیام لەوەی کە جێو لەو پەندە بۆ بینەرانی ژیان لەو پەندە بۆکاڵێ ڕێوی کێشایەتە ئەڵێ کلکم ئەجا ئەم پەندەی ئەم شاعیرە نەمرا زۆر سەرنجی ڕاکێشان بۆیە حەزم کرد لە ئێرەوە بیری بینەرانی بهێنمەوە. بێگومان هەرچەندە پیرەمێرد لە ژیاندا نەماوە ژیان ئاوایی کردووە ماوەی 75 ساڵە بەڵام نووسینەکانی شعرەکانی هەموو ئەو دەستنووسانەی کە ماونەتەوە هەر بە زیندوو ئێمێنێت. بێگومان.